یاریەکانی گەورەترین پاڵەوانێتی تێنس لەسەر ئاستی عێراق دوای ئەوەی ماوەی یەک هەفتەی خایەن گەیشتە قۆناغی کۆتایی لە ئاستی پێشکەوتوان دوو تێنسزانی لاوی شاری هەولێر محەممەد ئەبوزێد و داریان عەبدولقار لە یاری کۆتایی بێگەیشتن. محەممەد لە کۆمەڵی یەکەم ئاستێکی بەرزی پێشکەش کرد و 6-2 پێشکەوت. لە کۆمەڵی دووەم محەممەد لە ئاستە بەرزەکەی بەردەوام بوو 5 گێمی 1-2 بەدەستهێنا. بەڵام داریان بە گەڕانەوەیەکی جیاواز ئەنجامەکەی یەکسان کردەوە و لە تایبرێک محەممەد ئەبوزێد براوە بوو بە دوو کۆمەڵی بێ بەرامبەر لە داریان عەبدولقاری بردەوە. هەستێکی زۆر خۆشمێ بەڕاستیان پاڵەوانتیە هیچ ئاسان نەبوو بەڕاستی ئەرکێکی زۆر زەحمەت بوو کە توانیمەتە یاری کۆتایی بێم و یاری کۆتاییشم بردەوە. زۆر سپاس بۆخوا زۆر سپاس ڕانەرەکان دەکەم مامۆستا ناسر و مامۆستایان و زۆر سپاسی خێزانەکەم دەکەم. لە ئاستی دێرینەکان و یاری جووت بەسام و محەممەد لە تەحسین و ناسریان بردەوە بە سوپەر تایبرێک و بوونە پاڵەوان. لە ئاستی تەمەنەکانیش لە 8 ساڵی ئەحمەد شێروان بووە پاڵەوان و لە 10 ساڵی داهێن زەردەشت و لە 12 ساڵی ئاکان دزار و لە 14 ساڵیش محەممەد نیهاد بوونە پاڵەوان. دڵخۆشم کە پلەیەکەم بەدەستێنا. سپاس بۆ ماستاکان، سپاس بۆ باوکم، سپاس حەزمێ پاڵەکانش کرد بگوێ و هەر بتوانم یەکەم بم. پارساڵ توانیم ببمە پاڵەوان و ئەم ساڵش پارێزگاری لە نازناوەکەم کرد و پلەیەکەم بەرزترین. توانیم بەشداریەوەم بتوڵێ بکەم بتوڵەی ئەندازیار کەمال کە ئەم ساڵ بەشداری هیچ بتولێکمانە کردووە لەبەر ئەم نەخۆشیی ڤایرۆس کۆڕۆنا. زۆر دڵخۆشم کە پلەیەکەم بەدەستهێناوە ئاستێکی باشمان پێشکەش کردووە و سوپاس بخۆم. زۆر خۆشحاڵم کە یەکەم بووم لە ئاستی 15 ساڵی. ئەم پاڵانتیە یەکەم چالاکی ڕێکخراوی یاریزانانی تێنسی کوردستان بوو. ئەندازیار کەمال سپۆنسەری پاڵانتیەکەی کردو بۆ 6ەم ساڵە خەرجی پاڵانتیەکە دەگرێتە ئەستۆی خۆی. ڕووماڵێکی زۆر باشتان کرد و چەند ڕۆژ ئێوە ئامادە بوون لەناو ئەو یاریگا بۆ ڕووماڵی پاڵەوانەتێکە. بەڵێ زیاتر لە 185 یاریزان بەشدار بوون لە هەموو شارەکانی عێراق کە پاڵەوانێتێکی زۆر سەرکوتوو بوو. بەخۆشت دیتر جەماوەرێکی باش سیرکە ئامادە بووان بە تایبەتی کە یاری کۆتایی لە نێوان محەممەد ئەبوزێد و داریان کە بەرزترین ئاستیان نیشاندا و یاریەکە بەهێمنی و زۆر بەڕێکی بەڕێوەچوو. لە پاڵانتیەکە زیاتر لە 185 یاریزانی تەواوی عێراق بەشدار بوون. بەڵام یاریزانانی شاری هەولێر باڵادەستی خۆیان بەسەر پاڵانتیەکە نواند و زۆرترین دەستکەوتیان بۆ خۆیان نووسیەوە. ئەمەش وەک ئامادەکاری بۆ پاڵانتیەکانی عێراق و کوردستان. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.